بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ ڕای گشتی خەڵکی کوردستانی ڕاگەیەنین کە ئێمە وەکو پەرلەمانتارانی باشووری کوردستان ڕۆژی 19/4 لە بەردەم نووسنگەی پەرلەمان کەمپینێکمان ڕاگەیاند بۆ ئازادکردنی پەرلەمانتارەکانی هەدەب لە سەرجەم فراکسیۆنە جیاجیەکانی یەکێتی پارتی گۆڕان یەکگرتو و کۆمەڵ فراکسیۆنەکانی تر و پێکاتەکانی تر هەر لێرەوە بەڵێنماندا ئەو مەلەفە بینە پەرلەمانی ئەوروپا ئێمە ئەم مەلەفەمان ڕۆژی 27 چوار بردە پەرلەمانی ئەوروپا و لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ چەند هاوکارێکم ئەندامانی پەرلەمان تەسلیمی جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپامان کرد ئۆرنیک لۆناچیک و لەو دیدارەدا زۆر بە دوور و درێژی باز لە پرسی ئازادکردنی پەرلەمانتارەکانی هەدەپە کراوە گرنگی ئازادکردنی پەرلەمانتارەکانی هەدەپە بۆ بەڕێوەچوونی پرۆسەی ئاشتی لە تورکیا و کاردانەوەشی لەسەر باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و لەو ڕوانگەیەوە ئەوان زۆر نیگەران بوون لەو بابەتە و جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپا پێی ڕاگەیاندین کە ئەو ئۆفیسەکەی خۆی ڕائەسپێرێ بۆ کۆکردنەوەی کۆمەڵێک زانیاری تر بۆ ئەوەی بتوانن فشار بخەنە سەر تورکیا بۆ ئازادکردنی پەرلەمانتارەکانی هەدەپە و گەشەکردنی دیموکراسی لەو وڵاتە چونکە ئەوان بەبایەخەوە دەڕوانە ئەو گۆڕانکاریانەی کە بە حتمی ناویشیان بر کە ڕوو ئەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە بۆ ئەو مەبەستە زۆر بەجددیەوە ئەو مەلەفەمان وەرگرت و لە ناو پەرلەمانی ئەوروپاشدا لەگەڵ هاوکارەکانم ئەندامانی پەرلەمان وێنەی ئەندامانی پەرلەمانی هەدەپەمان بەرز کردەوە وەکو احتجاجێک بە بەرچاوی کۆمەڵێک ئەندامی پەرلەمانی ئەوروپا و کۆمەڵێک چالاگوانی نێودەوڵەتی و کوردستانیش کە لەوێ حەزوریان هەبوو لەو ڕوانگەیەوە ئەمە کاردانەوەیەکی هەبوو لە چەند میدایەکیشدا لە ڕاستی لەوێدا بۆیە ئەم بابەتێکی جددی سەرەکیە لە لای پەرلەمانتارانی کوردستان پرسی ئازادکردنی پەرلەمانتارانی هەدەپە و لێرەوە ئێمە ڕای دەگەیەنین لەسەر ئەو بابەتە بەردەوام ئەبین چونکە پێمان وایە بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی لە تورکیا کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەر گەشەکردنی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەبێ ئێمە دەمانوێت تورکیا وڵاتێکی مەدەنی بێت دیموکراسی بێ حکومڕانی تێیدا ڕێزلێگرتنی تایدا ڕێزلێگیرا و بێ لە مافەکانی مرۆڤ و مافی گەلی کوردستان لە باکووری کوردستانە چونکە ئەمڕۆ پرسی ڕۆژئاوای کوردستان باکووری کوردستان باشووری کوردستان بۆتە یەک پرس و کاردانەوەکان کاریگەریان لەسەر یەکتری هەیە هەر بەرەو پێچوونێکی ئیجابی لە پارچەیەکی کوردستان کاریگەری لەسەر پارچەیەکی تری هەیە و پێچەوانەکەشی ڕاستە ئەشێ بپرسن لێرەدا خاڵێکی تر ئەوەی پەیوەستە بە ناوخۆی هەرێمی کوردستان ئایا لە دیدار و گفتوگۆکاندا هیچ مەسلەیەکی تر باسکرا بە دڵنیاییەوە ئەو هاوکارانەی ترم کە بە تایبەتی تیمێکی چوارکەسی تر دێنەوە لەسەر ئەو بابەتە قسەی تەفاسیل لەو مەسلەیە ئەکەن بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە ئێمەشەوە حتمەن پرسی داخستنی پەرلەمان پرسی دیموکراسی پرسی ژیانی خەڵک لای ئێمەش مەطرح بۆ لە دیدارەکانماندا و کارمان لەسەر کردووە ئەوەی ئێمە تێبینیمان کرد بە تایبەتی جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپا تووشی شۆک بوو کاتێک باسی داخستنی پەرلەمانی کوردستانمان کرد و پەرلەمانی کوردستان ناتوانێت کاروبارەکانی خۆی بەڕێ بکە ناتوانێت جەلسە بکە ناتوانێت ئیدارەی کاروبارەکان کاوەکو مەرجەعێکی سیاسی و یاسایی لە کوردستاندا هەرچەندە ئەوان زۆر بەدیقەتەوە ناچنە ناو تەفاسیلی کێشەکان و ئێمەش زۆر نەچینە ناوردەکاری کێشەکانەوە بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان بۆ پشتیوانی نێودەوڵەتی لە ڕووی دیموکراسی لە ڕووی سەروەری یاسا لە ڕووی چالاکردنەوەی خەباتی مەدەنی و مەرجعیەتی کاری پەرلەمان لە هەموو ژێگایەکە پەرلەمانتارانی کوردستان و ئێمە قسەی خۆمان گەیاندووەتە ئەو ناوەندانەی کە بینیومانن لەو ڕۆوە ئەوەی تێگەیشتنی ئێمەیە ئەوروپا بە ڕاستەوە خۆ تەدەخل ناکات لە کاروباری حکوومەتەکان لێرەدا ئەوەندەی هەیە لە هەموو لایەکەوە داواکەن ئێوە خۆتان دەتوانن چارەسەری گرفتەکانی خۆتان بکەن و ئەوان پشتیوانی خەباتی دیموکراسی و کاری یاسایی و پەرلەمانی دەبن بە شێوەیەک ئەتوانم بڵم ناڕاستەوە خۆتر بەڵام کاتێک کە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان کە حکومڕانیەکی ڕەشید حکومڕانیەک پشت بەسێ بە قووەتی هاوڵاتیان ببێتە ئەمری واقع و دیڤاکتۆ بێگومان هەموو لایەک پشتیوانی ئەکات چونکە هێشتاکە ئەو پرسە یەکلا نەبووتەوە ئایا مەسلەی کاروباری ناوخۆی وڵاتان لە سیادەی نێودەوڵەتی ئەتوانێت تەدەخلی بکایان نە بەڵام ئێمە ئەوەشمان ڕوون کردێتەوە کە دیموکراسی لە هەرکوێ بێ ئەبێ ئەوان پشتیوانی بکەن و ڕوبەڕووبوونەوەی خەباتی مەدەنی و پەرلەمانی لە هەرکوێ بێ ئەوان ئەبێ پێشەوانەکەی مامەڵە لەگەڵدا بکەن لەبەر ئەوە دەمانەوێت بۆ ڕای گشتی لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزانەوە ڕوونی بکەینەوە سەردانەکەی ئێمەوە لە 19
مان کە لێرە بە ڕای گشتی خەڵکی کوردستانمان ڕاگەیان بەڵێنەکەی خۆمان بەدیهێنا ئێمە لەسەر دوو بنەما بەتایبەت ئەوەی پێویستە بە پەرلەمانتارانی هەدەپەوە یەکەم لەبەرەوەی ئەوان پەرلەمانتارن ئێمە پەرلەمانتارین ئەرکی قانونی و ئەخلاقی ئێمە پشتیوان بین هاوکار بین بۆ ئەوەی ئازاد ببن دووەمیش وەکو ئەرکێکی نەتەوەی نیشتیمانی بەشی زۆری ئەوان کوردن و نوێنەرایەتی خەباتی گەلی ئێمەکەن لە باکووری کوردستان هێزێکی گرنگن بۆ بەرەو پێشچوونی دیموکراسی لە ناوچەکەدا بە ئەرکی قانونی خۆمانزانی لێەوە پشتیوانیان بین لەم ڕۆ ڕای دەگەێنین کۆمەلگای نێودەوڵەتی خوازیارە هەرێمی کوردستان هەرێمێکی جیاواز بێت لە وڵاتانەی کە لە مەنتیقەدا هەن و کۆمەلگای نێودەوڵەتی تێگەیشتنیان هەیە بۆ گۆڕانکاری حتمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کۆمەلگای نێودەوڵەتی پێیان باشە هەرێمی کوردستان بقعەیەکی دیموکراسی حەقیقی بێ ئەوەی ئیدعامان کردووە بە فعلی کۆمەلگاکەمان خەڵکەکەمان لە ژیانی ڕۆژانەی خۆیدا بەرجەستەی بکە ئەو واقعی هەیە لە هەرێمی کوردستان واقعێکی نەخوازراوە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئەوان پشتیوانە بن بۆ پرۆسەی دیموکراسی بۆ پرۆژەی بەرەو پێشەوە چوونی ئەرکە قانونیەکان و لە سەروی هەمووشیانەوە پەرلەمانی کوردستان یەکێکە لە سمبولەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەوان داوا ئەکەن ڕێزلێگیرا و بێ پەرلەمانی کوردستان و بەو بڕیارەدا بستنەوە کە بووەتە هۆی پەخستنی پەرلەمانی کوردستان و زۆر سواز بۆ ملایەتەوە لە ڕاستیدا هەموو لایەک پێم وایە ئەبێ ڕوون بێ بەلایەوە کە ئەمڕۆ ڕووداوەکان تەنها قەتیز ناکرێت لە ناوخۆدا ینی هەندێک پێی وایە پەرلەمانتارانی کوردستان نابێ بڕۆن سەفەری دەرەوە بکەن و نابێ بڕۆن لە دەرگای پەرلەماناتی دنیا بدەن باشە نوێنەری گروپێک لە حزب گروپێک لە ئۆرگانێکی حزبی لە وەزارەتێک بۆ بتوانێت بۆ ئاسایی بێ سەفەر بکە بۆ دنیا بۆ ئەرکەکانی خۆی پەرلەمانتارانی کوردستان بۆ نەتوانن خەباتی مەدەنی خۆیان لەسەر ئاسی پەرلەماناتی دنیا دەست پێ بکەن بە تایبەتی ئێمە بەشێک لە ئەرکەکەمان پرسی بە دنیا ناساندنی جنۆسایدی کورد بوو بەشداریکردنی ڕاستەوخۆ بوو لە کۆنفرانسی جنۆسایدی فەیلیەکان لە ناو پەرلەمانی ئەوروپا کە وتەی جدیمان هەبوو لەگەڵ پەرلەمانتارانی ئەوروپا و ئامادەبوانی ئەوێ لەبەر ئەوە ئەرکی پەرلەمانتارە بتوانێت لە هەموو دەرگاکاندا بۆ پەیداکردنی پشتیوانی بۆ خەباتی پەرلەمانی پەیداکردنی پشتیوانی بۆ خەباتی مەدەنی و دیموکراسی ئەمڕۆ لە دوای شەڕی داعش هەرێمی کوردستان ڕوبەڕووی گۆڕانکاری گەورە بێتەوە تەنها دەستکەوتێک کە لە ئایندەدا بۆ ئێمە بەرجەستە بێت لە ڕووی مافی نیشتیمانی و نەتەوەیە ئەوەی ئێمە لە پاڵ خەباتی نیشتیمانیمانە ئەبێ خەباتی دیموکراسیمان پەرە پێ بدەین نەک بەو هەموو خوێنەی کە ڕشتومانە بۆ ئازادکردنی ناوچەکان ڕوبەڕووبوونەی تیرۆر پاشگەز بینەوە لە هەنگاوە دیموکراسیەکەمان کە ئەمە مەترسێکی گەورەیە لای هەموو لایەک بەڵێ هەموو لایەک پشتیوانی کوردستان ئەبن بە ئاراستەی دیموکراسی بەڵام بە پێچەوانی خەباتی دیموکراسی تا ئاستێک ئەگە بەژەوەندی هەبێ پشتیوانی ئەبن بەڵام لە ئاکامدا لە دەرەمجاندا ئەوان ئۆباڵەکەی ئەخەنە ئەستۆی خەڵکەکە خۆی حزبەکان خۆیان و ئەوان خۆیان لێ بەریەکەن ئاماژت بە دوو شرکت ئێوە کە سەردانیێتەوە ئاماژ یەکەمتان پەرلەمانەکانی هەدەف بۆ ئازادکردنی نەک دەستگیرکردنی و دواتر کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان و هەر خۆش ئاماژەوە بۆ کاوان تەداخلی هەرێمی سیاسیەکانی هەرێمی کوردستان ناکەن ئێستا چۆن دەتوان تەداخلی هەرێمی سیاسیەکانی تورکیا بکەن کە ئەو لە چاو هەرێمی کوردستانە دەوڵەتێکە بەڵێ ئەو دەوڵەتێکە لە ئەندامە لە ناتۆ یەکێتی ئەوروپاش بەشتی زۆری ئەندامە لە ناتۆ و ئەتوانن کاریگەری ڕاستەوخۆیان هەبێ ئێمە گرنگ نییە بەلامانەوە ئەوان گوێ دەگرن یان ناگرین گوێیان گرت یان نەیانگرت گرنگەوەی ئێمە پەیامی خۆمانمان گەیان خەباتی دیبلۆماسی ئەوەیە تۆ دەچی گرنگ ئەوەی پێشوازیت لێ بکرێ بەڵێ وەفدی پەرلەمانی کوردستان لەسەر ئاسی تاکەکەس و لەسەر ئاستی گروپیش بە فەرمی پێشوازی لێکرا و بە فەرمی پێشتر داوت کراون لەلایەن پەرلەمانی ئەوروپاوە و هەموو ئەو مەلەفانەی کە پەرلەمانتاران پێیان بوو وەرگیرا و گوێی لێگیرا و قسە و گفتوگۆی جدیشی لەسەر کرا سارات بەشێک لە وەڵامەکەم وەرگرتوتەوە بەڵام شتێکی گرنگێک کە پەرلەمانی ئەوروپا خۆتەزانی پێکێکی گرنگ و کاریگەری هەیە هیچ بەڵێنێکتان وەرگرت سەبارەت بە ئازادکردنی سەرۆک هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەفە دووەم پرسی ڕفراندوم کە ئێستا لە باشووری کوردستان پرسێکی گەرمە لەسەر ئەمە هیچ قسەی و باسێکتان کرد لە پەرلەمانی ئەوروپا جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ڕاستەوخۆ پێی ڕاگەیاندین کە ئۆفیسەکەی خۆی ڕادەسپێرێ بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر چۆنێتی ئازادکردنی پەرلەمانتارانی هەدەب و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ حکوومەت و دەوڵەتی تورکیا دۆزینەوەی میکانیزمێک هەرچەندە ئەوان ڕاستەوخۆ
پیشانیاندا کە ئەو کارە کارێکی ناقانونیە و نادەستوریە پەرلەمانتارانی تورکیا نوێنەرایەتی گەلی تورکیا دەکەن لەبەر ئەوە ئەوان بە نیگەرانیەوە دەڕوانە ئەو بارودۆخە سەبارەت بە پرسی سربەخۆیی و ڕیفراندۆمیش لە ڕاستیدا زۆر بە جددی قسەی لەسەرکرا کە کوردستان تموحی هەیە بە ئاراستەی سربەخۆیی و بەرەو ڕیفراندۆم بڕوا و ئێمە پێویستمان بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بۆ ئەم بابەتە بەشێک لە ئەرکەکانی ئێمە لەو سەرداناندا لەگەڵ ئەو هەموو ناوەندانە بەشێکی سەرەکی بریتی بۆ لە قسەکردن لە چۆنەتی پشتیوانی پەیداکردن بۆ ئەگەری سربەخۆیی کوردستان کە ئەگەرێکی حتمیە ئەگەر ئەوان ئێمە و ئەوانیش کە پێمان وایە بە یەکڕیزی ناوخۆ لەژێر سایی پەرلەمانی کوردستان و سەروەری یاسادا دەتوانێت بگاتە ئەوان گویان لێگرتین و پێم وایە هەموو لایەک بە گرنگیەوە ئەڕوانە گۆڕانکاریەکانی لە ناوچەکەدا ڕووەدا و ئەوان تێدەگەن گۆڕانکاریەکان حتمین بەڵام ئەمێنێتەوە سەر موقعی کورد ئایا بە یەکگرتووی دەتوانێت لەگەڵ ئەگەری گۆڕانکاریەکاندا مامەڵە بکە یان نە بەدڵنیایەوە بە بۆچوونی ئێمە ئەوەی تێگەیشتنمانە هەموو لایەک پشتیوانی دیڤاکتۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلی کوردستان ئەگەر یەکگرتوو بێ بە میکانیزمێکی مەدەنی و دیموکراسی بۆ ململانەی سیاسی پرسی ڕیفراندۆم بەکار نەهێنرێ هەنگاوی جددی بەرەو سربەخۆیی بنین بەڵێ هەرێمی کوردستان بەرەو سربەخۆیی هەنگاو دەنێ ئێمە 26 ساڵە خۆمان حکمی منتیقی خۆمان دەکەین ئەمڕۆ منتیقە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمیش هاتوۆتە سەر وڵاتانی منتیقەکە دەرگیری کێشە ناوخۆیەکانی خۆیان بوون ئەمڕۆ کورد لەسەر ئاسی دنیادا پێگەیەکی گەورەتری هەیە بەڵام گرفتی ئەزەلی ئێمە نەبوونی ئیتیفاق و یەکڕیزی و پێکەوە کارکردنە بۆ ئەو ئاماجە گەورەیە ئێمە ئەگەر توانیمان زمانی پێکەوە کارکردن و پێکەوەی بنێن بۆ پرسی سربەخۆیی لە سایەی دام و دەستگا شەرعەکانی کوردستاندا بەڵێ دەتوانین ئەو ئامانجە بەدی بێنین بەڵام تەعنودی حزبی و سیاسی بەردەوام بێ لەسەر ئەم بابەتە پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی تەنها وەکو بابەتێکی ڕاگەاندن ئەمێنێتەوە و بەدڵنیاییەوە کۆمەڵگای نێودەوڵەتی پشتیوانی دیڤاکتۆ ئەمری واقعکاتی ئێمە دەوڵەتی کوردستان ڕابگەینین بە هەموو هێزە سیاسیەکانمانەوە لە چوارچەوەیەکی قانونی و دیموکراسیدا بێگومان کەم و زۆر کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانمانە بۆ فراقی سەر سلمان دروست بە پرسەکەم پێنی بەوەتەوە نییە لە نەبوونی پارێزگا دروستبوونی بۆ شای کارگەرە و یاسایەسە بوونی شتێک پارێزگای سیمای سەر و بابەتە وەکو پەرلەمانتاران بەسەر بابەتە بۆچووندا چی بەتایبەتی یەکێتی کە باز دەواکەی سەرکردنی یەکێتی گۆڕانکار دەڕاستیدا ئەوە محافظی پێشوو لەگەڵ پەرلەمانتاران کۆبوونەوەی هەیە کۆمگرەی سەحەفیشی هەیە و لەگەڵ یەکێتی شاو تەبێژ یەکێتی خۆی و تەبێژی هەیە توانە قسە بۆ زۆر سپاسانە وەکو پەرلەمانتارانی کوردستان چوین بەڵام هەر پەرلەمانتارێک لە هەر حزبێک بێ ڕەنگی حزبەکەشی پێوە دیارە بە دڵنیاییەوە جا ئەشێ لێرەوە لەوێ هەرێکە نکۆڵی بکالەوەی کە بەبێ پرسی حزبەکە چوون بە پرسی حزبەکە چوون من خۆم بە پرسی حزبەکەم ڕۆیشتوم و بۆ مەسەلەیەکی ڕسمی نیشتیمانی ڕۆیشتوم بۆ بابەتێکی حزبی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەجندای حزبێک لە باشووری کوردستان نەڕۆیشتوم و بۆ پشتیوانی ئەجندای حزبێک بۆ پرسێکی نیشتیمانی نەتەوەی ئینسانی قانونی ئێمە لەوێ بووین زۆر سپاسانەکە